دەستان زۆر بەخێر بێن و بەناویەوەشەوە خێراتنی کاک ئەبڵای مەتید دەکەین بەتستان کرد کە تەشریفا هێنا کە ئەبڵا لەسەر داوەتی ئێمە هاتووە. زۆر سوپاسی بەڕێزیان و هاوڕێیانی دەکەین کە تەشریفا هێناوە. مەبەست لەو دیدارە جگەر لە ئاشنابوونی بەڕێزیان لەگەڵ ژمارەیەک لە ڕۆشنبیران و ڕۆشنبیرانی سیاسی هەولێر تەرەفی ئێمەشەوە بووە کە لە سەرزاری ئەوەوە گوێبیستی بارودۆخی ڕۆژهەڵاتی کوردستان و ئەم دۆخەی کە ئێران تێیدا هەیە یان ئەو ئاسەگانی کە لەبەر دەمی حزبەکانی کوردستانی ڕۆژهەڵات و ئێرانی شاوانی کە ئۆپۆزیسیۆنن یان هەر ڕوانگایەکی تر هەبێ هەر بیرۆیەکی تر هەبێ خۆشحاڵ بین کە گوێمان لێبێ. من بەڕێوەبردننی سەمینارەکە بۆ دکتۆر عەبدولحەکیم بەجێ دێڵم جارێککە بەخیاتنی کابڵاکەم و بەخیاتنی ئێوەشەکەم زۆر سپاسم. بەڕێزان زۆر بەخێر بێن. لە ئینستیتوتی گەشەپێدان و توێژینەوە وەکو بەرنامە ویسمان گرنگیەکی زیاتر بە ڕۆژهەڵاتی کوردستان بدەین، چونکە دیارە وەکو مەراکزی دیراسات لە هەرێمی کوردستان پێویستە لەمە دووە لەبەر ئەو حێراکەی کە ئێستا دروست بووە، ئەو وزودنەوەی کە ئێستا ئەکتیڤ بووەتەوە و ئەو گۆڕانکاریانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست دەبێت، پێم وایە فرسەتێکی تاریخی هەیە کە ئێمەش لەگەڵ براکانمان لە ڕۆژهەڵات خەریکی توێژینەوە و دیراسات و تەنانەت ئەگەر پێویست بە پرسوڕا و ڕاوێژ و بیر و بۆچوون و هەر زانیاریە کە ئێمە بتوانین یارمەتیان بدەین. بۆیە جگە لەسەر باکوور کار کراوە لەسەر ڕۆژهەڵات ئێمە چەندین لە ڕۆژ ئاوا چەندین دانیشتنمان کردووە جگە لە کۆمەڵی توێژینەوە لە ڕۆژهەڵاتیش پێمان باشە لەگەڵ بەڕێزان زیاتر لەگەڵ پارتە سیاسیەکان بەڕێز عەبدەڵڵا مهتەدی سکرتێری کۆمەڵی زەحمەتکێشان کە بە سوپاسەوە لێرە لەگەڵمان ئامادەیە، حتمەن کە لە نزیکەوە ئاگاداری بارودۆخی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستانە. ئەم بارودۆخی کە ئێستا دەیبینین و لەو گۆڕانکاریانەی کە هەیە لەوانەیە کۆمەڵی پرسیار لەلای ئێمە دروست بووە بە شێوەیەکی گشتی. ئەم پرسیارانە لەوانەیە ئاراسەی بەڕێز کاک عەبدوڵڵا بکەین بۆی کە تا حەدی ئیمکان بەشێک لەو پرسیارانە وەڵام ئەو پرسیارانەی کە بەڕێزان دواتر هەیەە سەری بارودۆخی ئێستای ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران لە چی بارودۆخێکدایە. ئێمە دەزانین 6 ساڵە شەڕ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە و ئێران تێوەگەڵاوە چ لە سووریا، لە لوبنان، لە یەمەن، لە عێراق، لە هەموو ئەو ناوچانە ئێستا حتمەن دوای 6 ساڵ لەو کێشمەکێش و لەو بارودۆخی کە ئێستا هەیە بارودۆخی ئێران چیەوە ڕۆژهەڵاتی کوردستان چ کاریگەری هەبووە لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان، پێشبینی چی دەکرێت بۆ ئەوەی کە لە داهاتوودا، چونکە ئێمە دەزانین کۆمەڵێک کۆبوونەوە هەیە لەسەر ئاستی هەرێمی دەیانەوێت نەخشەی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە چوارچێوەی ئەو ڕێکەوتنانە جۆرێک لە هاوسەنگی دروست بێتەوە. ئێرانیش بەشێکە لە پرۆسەکە. پەیوەندی نێوان حیزبە کوردستانیەکان لە چه ئاستێکدایە و ئایا پێشبینی بەرەیەکی کوردستانی دەکرێت لە ڕۆژهەڵاتی کوردستان کە ئێستا کاری لەسەر بکەین و لە داهاتوودا بتە یان دەستکەوتی زیاتر بۆ گەلی کورد بەدەست بێنین. هەروەها بارودۆخی ئۆپۆزیسیۆنی ئێرانی واتە بەپێی نەتەوەجیاکان لە چه ئاستێکدایە، واتە ئەکتیڤی و توانا و قودرەتیان و کارکردنیان لە چه ئاستێکدایە و بە چ شێوازێک کار دەکەن و پەیوەندی بزنەوەی ڕزگاری خوازی کورد و هێزە سیاسی کوردستانیەکان لەگەڵ ئەم هێزانە. پێم وایە ئەمانە کۆمەڵی پرسیارە لەلای هەمومان دروست بووە و لەوانەیە بەشێک لە پرسیارانە بەڕێستان وەڵاممان بدەیەوە، بەشێکیش برادران و بەڕێگەی ئەو توێژینەوانەی کە ئێمە لە داهاتوودا کاری لەسەر دەکەین هەوڵ دەدەین وەڵامی ئەم پرسیارانە بدەین و ئێستاش دەرفەت بۆ جەنابتە بەوەی کە زیاتر لەسەر ئەم پرسانە زانیاریی زیاترمان بۆ بخێر و سوپاس بکەین. زۆر سپاس بۆ کاک سەرۆقادر و بۆ ئەنستیتوی توێژینەوە و گەشەپێدان بۆ ئەو بانکێشتەی من کە بتوانم لێرە هەم ئاشنا بم لەگەڵتان و لە خزمەتتاندا بم بۆ توێژینەوەیەک یا سەرەتایەک لە توێژینەوەیەکی کوردستانی ڕۆژهەڵات. ئەمە بۆ مانە نییە کە ئێوە ئێران یا کوردستانی ئێران نەناسن، بەڵام بە مانای گرنگی پێدانیەتی
و بەمانای هەوڵێکە بۆ ئەوەی ئەو دوو پارچەی کوردستان پتر لە یەک نزیک بکەینەوە. من بە تایبەتی سوپاس دەکەم و پێی خۆشحاڵم بەو بۆنەیەوە کە دەمێکە ئێمە سکاڵای ئەوەمانە کە کوردستانی ڕۆژهەڵات پارچەیەکی نادیدەگیرا و پشتگوێخراوە، نەکرد هەندێک لایەنی ناکورد بەڵام لە نێو کوردستانیشدا بەداخەوە زۆر جار ئاوایە و لە هەندێک لایەن ئێمە دەبیستین کە باسی کوردستان دەکەن باکوور و باشوور و ڕۆژاوای تێدایە، ڕۆژهەڵات وەک نەبووی لێ هاتووە. ئەمە هەوڵێکە بۆ ئەوەی بە بەشی خۆی ئەم فەرامۆشکاری و نادیدەگرتنە نەهێڵێ، بۆیە ئەوەش جێی خۆشحاڵی و سوپاسە. بێزگە لەوە لایەنێکی پۆزیتیڤی دیکەشی تێدا دەبینم، ئەویش ئەوەیە کە ئێمە وەکو حیزبەکەمان، وەکو حیزبی کۆمەڵەی کوردستانی ئێرانیش هەرچەند دەمێکە چاوەڕوانی ئەم جۆرە دیالۆگ و تەکبیر و ڕایانە بووین لەگەڵ ئەم زۆنەی کوردستانی عێراق، و پێم وایە هەوڵیشمان داوە، وا نابینم قسوورمان کردبێ، بەڵام بە هەر حاڵ ئەو فرسەتانە وردە وردە خەریکن دەرەخسێن و ئەمەش بە نۆبەی خۆی هەردیسان جێی خۆشحاڵیە. بابەتەکە زۆرە و کاتیش سنووردارە، بۆیە من هەوڵ دەدەم وتەکانی خۆم لە چەند تەوەرێکدا باس بکەم و دواتر زۆرتری دێڵمەوە بۆ ئەوەی کە بزانم ئێوە چ تێبینی و پرسیارێکتان هەیە ئێوە تەوەرەکانی داهاتوو دیاری بکەن. من بە نۆبەی خۆم لەسەر کوردستانی ئێرە و سەرجەمی پرسی کورد لە ناوچەکەش ڕەنگ بێ هەمومان ڕاوبۆچوونمان هەبێ و منیش بەش بە حاڵی خۆم هەمە، بەڵام زۆرتر دەپەرژێمە سەر کوردستانی ئێران و کوردستانی ڕۆژهەڵات، چون هەرواشم پێوترا بوو کە بابەتی کۆبوونەوەکە ئەوەیە. بەڕێزان، ئێران وڵاتێکی زۆر گەورەیە و لە مێژوویەکی زۆر دوور و درێژەوە وڵاتێکی کاریگەر و گەورە و گران بووە. ئێرانی ئێستاش کە دەیبینن پاشماوەی ئیمپەراتۆریەتێکە. زۆر نین ئەو وڵاتانی کە پاژماوەی ئیمپەراتۆریەتن، ئێران یەکێک لەوانەیە. وەختی خۆی کۆرشی هەخامنشی گەورەترین ئیمپەراتۆری سەردەمی خۆی بووە و لە سەردەمی سەلجوقیەکانیشدا سوڵتان سەنجەر گەورەترین سنووری ئیمپەراتۆری ئێرانی دروست کردووە. هەر بۆیە شاعیر دەڵێ ئەز حەلەب تا کاشغەر مەیدانی سوڵتان سەنجەر است. لە تورکەمەنستانی چینەوە تا حەڵەبی ئەوڕۆی سووریە هەمووی لە بەردەست سوڵتان سەنجەردا بوو. دیارە ئێران وا نەماوەتەوە، هیچ کام لە ئیمپەراتۆریەکانی دنیا وا نەماونەوە و هەر کام هۆکاری تایبەتیان بووە بۆ ئەو ئیمپەراتۆریانە وەکو خۆیان نەماونەوە، ڕووخاون و دەوڵەت نەتەوەی زۆریان لێکەوتێتەوە. بەڵام هی ئێران کە ئەمە بۆ خۆی باسێکی جیاوازە، ڕەنگ بێ پێداگریەکی زۆر لەسەر شیعەگەری و لەسەر فارسایەتی وای لە ئێران کردبێ کە سنوورەکەی پێ تەسک کردبێتەوە. بەڵام بێزگە لەوە ئێران تایبەتمەندیەکی دیکەشی هەیە لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستەدا. لە 100 ساڵی ڕابردوو ئێران وڵاتی بزوتنەوە گەورە کاریگەرە کۆمەڵایەتی و سیاسیەکان بوو. شۆڕشی مەشروتیەت یا شۆڕشی دەستوری لە سەرەتای سەدەی 20م شۆڕشێکی گەورەی ئازادی خوازانەی دژی ئیستیبدادی بوو کە لە کۆتاییەکانی پادشایەتی قەجەرەکاندا لە ئێران سەری هەڵدا و کاریگەری لەسەر هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدانا، یعنی پێشەنگێکی بزوتنەوە ئازادی خوازانەکان بوو لە سەردەمی خۆیدا و دەستورێکیشی بۆ ئێراندانا کە بەڕاستی لە زۆر ڕووەوە ئێستاش ئێران نەگەیوەتێ بەو دەستور. بەڵام لە هەمان
دوای ماوەیەک بزوتنەوەیەکی دژی کۆلۆنیالیستی و دژی ئیستیعماری لەسەر پرسی نەوت لە سەردەمی دکتۆر مصدیقدا لە ئێران پێکات کە ئەویش بۆ دنیای سەردەمی خۆی پێشەنگ بوو لە وڵاتانی عەدەمە ئینحیاز. ئێرانی پێی دەڵێ غەیرە متعهد. لە ئەم وڵاتانەدا ئەوەش جۆرە پێشەنگایەتیەکی کرد. عەبدولناسر لە بیرەوەریەکانی خۆیدا دەڵێ کە تەئسیر و ئیلهامی لە دکتۆر مصدیقی ئێران وەرگرتووە کە سەردەمی چەپایەتی لە دنیا هاتە گۆڕێ. لەو سەردەمەشدا چەپی ئێران چەپێکی زۆر گەشەکردوو بوو و ئەغڵب بوارەکانی فەرهەنگ و کولتور و شانۆ و شعر و بە سیاسەتیشەوە لەژێر کۆنتڕۆڵ و نفوز و هەژەمۆنی ئەو باڵەدا بوو، ئەو ڕەوتەدا بوو. و شۆڕشی ئیسلامیش یەک لەوانە. من مەبەستمەوە نییە هەمیشە کاریگەریەکان کاریگەریەکی پۆزیتیڤ و باش بوون. بە باش و خراپ ئێران کاریگەری لەسەر دەوروبەری خۆی داناوە. و شۆڕشێک کە ناوزەت کراوە بە ناوی شۆڕشی ئیسلامی ئێران، ئەویش سەرەتایەک بوو بۆ هەڵچوونی بزوتنەوەی ئیسلامی، بەڵام هەروەها بۆ جەمسەربەندیەکی ناوخۆی بزوتنەوەی ئیسلامی بینی شیعە و سونیش. هەر بۆیەشە پێم وایە کە گۆڕانکاری سیاسی لە ئێران دەتوانێت کاریگەریەکی زۆر گەورەی لەسەر هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بنێ و لەوانەیە یەکلاییکەرەوە بێ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بۆ پرسی کوردیش. بۆ زۆر جێگەی سەرنجە لێکۆڵینەوەی ئێران و ڕووداوەکانی و گۆڕانکاریەکانی. ئێران وڵاتێکی فرەنەتەوەیە و هەروەکو باسم کرد پاشماوەی ئیمپەراتۆریەکی گەورەیە. هەموو کەس ئێران بە پێرشیا، بە وڵاتی پارسەکان، بە پێرسپۆلیس بەوانەوە دەناسێ. بەڵام لە ڕاستیدا لە دوای هاتنی ئیسلام بۆ ئێران و داگیرکردنی عەرەب، داگیرکردنی ئێران لەلایەن عەرەبەوە، ئێران 200 ساڵی بە ناوی قۆناغێک تێپەر کرد کە ئێرانیەکان ئەمڕۆ پێی دەڵێن 200 بێدەنجی. یعنی ئێران بێ هەویەت و پێناسەی ئێرانی ماوە، بێ دەسەڵاتێکی تایبەتی ئێرانیەوە ماوە، لەلایەن خلافەتی بەغداوە حکم دەکرا. ئەم 200 ساڵ بێدەنجیە دوای ئەوە سەر لە نوێ دەوڵەتی ئێرانی سەری هەڵداوە. بەڵام جامە بەستمەوەیە ئەلەو 1300 ساڵەی باقیەکەی ئەگەر 200 ساڵ بێدەنجیەکەی لێ دەرکەین، بە حاڵ 300 ساڵ حکمی ئێران بەدەست فارسەکانەوە بوو، نزیک 1000 ساڵی بەدەست تورکەوە بوو. ئێوە حسابی بکەن کە 200 ساڵەکە تەواو بوو وردە سیلسیلەی پادشاهانی ئێرانی کە داڵدەدەری فەرهەنگ و کولتوری ئێرانی و ئەم زمانە فارسیە نوێیە بوون کە پتر لە 1000 ساڵە لە ئێران هەیە. ئەمانە سەفاریان و زۆرتر سامانیان بوون. بە دووی ئەوەدا سوڵتان مەحموود و غەزنەویان بوون، بە دووی ئەوەدا سەلجوقیان بوون، تەیمور بووە، مەغۆل بووە، هەمووی ئەوانە تورک بوو. و بە دوای ئەوانەدا ئەفشار بووە، بە دوای ئەوانەدا تا قەجەرەکان. سامانیان و سەفاریان یەکمان هەیە کە فارس بوون. کەریمخانی زەندمان هەیە، گەر بە کوردی حساب بکەین ئەوەندە خۆی بە فەقیر زانیوە، نێوی خۆی نەناوە پادشا، لە ڕووی هەڵ نەهاتووە، نێوی خۆی ناوە وەکیل و ڕیعایە. باقیەکەشی بنەماڵەی پەهلەوی بوون کە ئەوەندە زۆریشیان پێ نەچوو لە ئێران. بەڵام کە ئەم تورکانە لە ئێران لەسەر کار بوون، هەموویان تواونەوە لە فەرهەنگی فارسیدا، لە کولتوری فارسیدا، لە دابوو دەستور و نەریت و زبان و تەنانەت ئاینەکەشیان. ئولجایتو نەوەی چەنگیزخانی مەغۆل بووە کە هاتووە ئێرانیان داوەتێ حکوومەتی بەسەردا بکە، نەشی زانیوە ئیسلام بەری چ جیایەکە. بەڵام کە هاتووە لە ئێران حکوومەتی بەسەردا بکە، زۆری پێ نەچووە، ناوی خۆی ناوە
لە ئولجایتووە ناوی خۆی ناوە سوڵتان محەممەدی خودابەندە لە پێشدا بۆتە مسلمان دوایە بوو بە شیعە مەشهورە کە مەجلیسی تازیەی محەڕەم و کەربەلای ئەو لای هەموو پادشاهانی دیکەش سۆزدارتر بووە. ئەمە ویستم بڵێن کە حاڵەتێکی ئاوا لە ئێران هەبوو. ئێستاش دا بە هەروە بە کورتی ئاماژەیەک بۆ بکەم ئێستاشی لەگەڵ بێ ئێران 6 نەتەوەی گەورەیە هەموویان بە خاکی خۆیانەوە بە زمان و کولتوری خۆیانەوە. ڕاستە بنەتەوەی بچووک بچووک شتێدایە وەکو ئەرمەنی و ئاسۆری و ئەوانە یا ئاینی شتێدا وەکو زەردەشتیەکان تا ڕادێگاینی کۆنی دێرینی ئێران و پێم وایە کوردیش بووە بەڵام ئەوانە بە کەمی ماونەوە بەهایی هەنەوانە بە کەمی ماونەوە. ئەوەی بە زۆری ئەم 6 نەتەوە مابێتنەوە فارسن ئازربایجانین یا تورکی ئازربایجانین کوردن کەس دوای ئەو دوو نەتەوە سەرەکیە سێهەمین نەتەوەی ئێرانە بەلوچە عەرەبە تورکەمانە. بەڵام لە نێو ئەوانەدا من زۆر ئازربایجانی تەنیا لە گۆشەیەکەوە لە ڕوانگەیەکەوە نەتەوەی ژێردەستە ئەویش زوبانە. ئازربایجانی ناتوانن بە زمانی خۆیان بخوێنن وەلو بە زمانی خۆیان قسە دەکەن لە هەمووجێ وە قسەکردن قەت قەدەغەنە بۆ لە ئێرە. بەڵام لە بوارەکانی دیکەدا هەروەکو باسم کرد لە 1300 ساڵەکە ڕەنگ بێ 1000 ساڵی دەسەڵات بە تورکەکان بوو بێ لە ئێران. لە باری ئابووریشەوە تەسەور دەکەم ئێستاشی لەگەڵ بێ و زۆر لە کۆنیشەوە تورکی ئازربایجانی یەکەم هێزن لە ئابووری ئێراندا بە تایبەتی لە بازاری تاراندا لە سیاسەتی ئێرانیشدا هەروە بوو. ئێوە تەنیا وەکو نمونەیەک ڕەنگ بێ ڕەمزی بێ بەڵام دیسان شتێکمان پێ نیشان دەدا. خامنەئی ڕاستە لە مەشهەد بووە بەڵام ئەسڵەن خەڵکی خامنەیە. خامنە لە ئوستانی یا پارێزگای ئازربایجانی شەرقیە کە ئازربایجانینەوە بۆیش ناوی خامنەییە. دەی معارزەکەی لە نێو حکوومەتدا موسەوی تەبرێزیە کە مرکزی ئوستانی یا پارێزگای ئازربایجانی شەرقیەویش تورکی ئازربایجانی یعنی دەوڵەت و نظام و وەکو بۆ خۆیان دەڵێن معارزەکەی هەردووکیان هەوە بەشێکی یەکجار زۆر لە فەرماندەکانی سوپای پاسداران و لە دەسەڵاتدارانی ئێرانی قەت بۆ ئەوان مشکل نەبووە بەشداریان لە دەسەڵاتی سیاسی قەت مشکل نەبووە ئازربایجانی و ئیقتیساد و ئابووریشیان قەت مشکل نەبووە. ئەوەی مشکلیان بووە ئەوە زمانی فارسی تەنیا زمانی ڕەسمی پەروەردە بووە وەلەو شعر و ئەدەبیاتیش بە ئازربایجانی بە تورکی ئازربایجانی هەمیشە بوو کتێبیشیان چاپ کراوە کوردی نەبوونەوە. جا لەوەوە هەرچەند بابەتەکە ئەمە نییە بەڵام لەوە ئەو نەتیجە دەگرم حاسان نییە ئەوان بە تەواوی وەک کورد وەک بەلوچ وەک عەرەب و وەک تورکەمەن بە نەتەوە بندەستەکان دابنێ لە سەرێکەوە ئەوان پێناسەیەکی بندەستی و ستەم لێکراویان هەیە کە مەسەلەی زمانی نەتەوەییانە بەڵام لە زۆر ڕووی دیکەوە ئەوان و فارس من بە دوو نەتەوەی سەردەست دەزانم لە ئێرە و ئەگەر سەرنج بدەین کە کوردی ڕۆژهەڵات لەگەڵ فارس خاک و سنووری هاوبەشی نییە ئەگەر بیبێ زۆر بەکەمی هەموو سنووری کورد لە بازرگان و ماکۆ و ورمێەوە بگرە حتا دەگاتە خوارکرماشان و نزیک لڕستان هەموو سنووری کورد لەگەڵ تورکە و لە مێژوودا هەموو کێشەی خاک و سەرزەمینی کورد لەگەڵ ئازربایجانی بوون لەگەڵ و تورکانە بوون. لە بیرمان نەچێتەوە کە لە پێشدا دوو سیلسیلەی ئاق قۆیونلو و قەرە قۆیونلو و دوای ئەو بە دوای ئەوانیش سەفەوی کە ئەمانە هەموویان تورک بوون ڕیشەی کورد لە کوردستانی ئێران ئەوان دەریان هێناوە. جا لەوە من ئەو نەتیجە دەگرم زۆر جارەوە دەبینم دژە یعنی لە شیعار و لە دامەزراندنی استراتێژیدا ئێمە زۆر قسە بە فارس دەڵێن
ڕەنگ بێ لە کورتماوە و لە بوارێتێکی تاکتیکیدا ئەمە ڕاست بێ، بەڵام لە درێژخایەندا من ئازەربایجانی بە خەتەرێکی گەورەتر دەزانم بۆ کورد. دەوڵەتی نوێی ئێران لە زمانی هەمومان دەزانین لە زمانی ڕەزاشای پەهلەویەوە دامەزرا بە هەموو مانای ئەم وشەیە. ئێران دەستوری هەبوو بەڵام باقی یاسا و قانونەکانی نەبوو، لە سزادانەوە هەتا تیجارەت و بازرگانی هەتا هەموو یاساکانی دیکە. ئەوە لە سەردەمی ڕەزاشا بوو کە کارێکی گەورەی کە ڕەزاشا کردی بە هەموو دیکتاتۆریەتیەوە و بە هەموو خراپەیەوە کە بە تایبەتی لەگەڵ کورد و نەتەوەکان کردی و ئەمە هیچ گومانی تێدا نییە و قسە زۆرە لەسەرەوە، بەڵگە زۆرە. بەڵام کارێکی کە ڕەزاشا کردی ئەوەیە کە ئەم یاسایانەی دانا چۆنیشی دانا. ڕەزاشا بۆ خۆی خوێندەواریەکی زۆر کەمی هەبوو لە نێو سوپای قازاقەکانی ئێران کە ئەوەختی ڕووس پەروەردەی کردبوون لە نێو ئەوانەوە پێگەی و تفەنگچی ماڵی فەرمانفەرماکانی تاران بوو کە دەوڵەمەند و ئاریستۆکراتی یەکەمی تاران بوو، دوو لە سەرسەی تاران مڵکی ئەوان بوو. بەڵام زۆر ئینسانێکی بە بەهرە و ژیر و بەتواناش بوو بۆ خۆی، بۆیە کارێکی کرد کە هەموو ڕوونە بە دەگمەن ڕووناکبیری ئێرانی بوو لەگەڵی نەبێت و مەجالی دانێ بۆ کارکردن. لە شتم وتی ئێمە چیمان پێویستە؟ وتیان قوربان ئێران قانونی نییە. وتی داینێن. زۆر قانونەکانی ئێران بەشێکی دیارە لە شەرعی ئیسلامەوە وەرگیراوە، بەڵام بەشی زۆرتری لە یاساکانی سەردەمی فەرانسە و سەردەمی ناپۆلیۆن و لەهی بەلژیک، دوو وڵاتی بەلژیک و فەرانسە سەرچاوی قانوندانانی ئێران. وتیان زانستگامان نییە بە حسابی ئێرانی دانیشگا. وتی چییە؟ ئەوە چییە؟ وتیان ئەخەوەی دوکتوری لێ پەروەردە دەبێ، مهندسی لێ پەروەردە دەبێ، با خوێندەواری خۆمان بێ، با خەڵکی لاوەچی نەهێنین. وتی چیتان دەوێ بۆ ئەوە؟ وتیان زەمینی زۆر. وتی سوار بردنی لە ناو تاران دنیایەکی، یعنی نازانم بڵم چی، بەقەت شارێکی گەورەی زەمین دانێ، پارەی دروستکردنی دانێ و ڕووناکبیرانی کە لەگەڵی بوون زۆر ئینسانی مەسئول و بۆ حاڵی خۆیان نەتەوە خواز بوو. وتیان ئێمە یاسایەکمان دەوێت کە دەوڵەت مافی دەخالەتی لە نێو زانکۆکان نەمێنێ، لێی قبولکردن. حتا جمهوری ئیسلامی هاتە سەرکار هەرگیز دەوڵەتی ئێران بۆی نەبوو تەدەخولێک لە کاری زانکۆکانی ئێراندا بکە. یاسای سربەخۆیی زانستگاکانی ئێران لە سەردەمی ڕەزاشا دامەزراوە. جا زۆر کاری لەوانە کردووە، نامەوێت لەسەری بڕۆم. مەبەستمەوەیە دەوڵەتی نوێی ئێران بە جەیش و کە ئێرانی پێی دەڵە ئەرتەش، بە یاسا، بە زانستگاکان، بە ڕێگەی ئاسن، بە یاسای مڵکداری و بە هەمووی ئەوانەوە ئەو دایمەزرا. بەڵام ڕەزاشا پرۆژەی دەوڵەت نەتەوەی فارس زمانی بوو، هەرچەند ژیریەکی کرد ناوی ئێرانی لە پێرشیاوە یا وڵاتی پارسەکان، وڵاتی فارسەکان ئەو گۆڕی بۆ ئێران و چەندەها ساڵ یعنی وەستاوە بەرامبەر بە دەوڵەتە خارجیەکان بە تایبەتی بریتانیا کە ئامادە نەبوو لە نامە ڕەسمیەکانیدا ناوی ئێران بنووسێ. وتی هیچ نامەیەکی بریتانیا جواب مەدەنەوە ئەگەر لە جیاتی پەرشیا نەینووسی بە ئێران. بەڵام بە هەموو ئەوانەوە ڕەزاشا و ئەو ژینگەی ڕووناکبیری سیاسی نخبەی ئەو سەردەمی ئێرانی بەرنامەی دامەزراندنی دەوڵەت نەتەوەیەکیان هەبوو کە فارس بوو. ڕەزاشا بۆ خۆی زۆر گوێی نەدەدا ئاخوندەکان و گوێی نەدەدا ئاینی شیعە. ڕاستە کەسێکی ئیماندار بوو، بەڵام زۆری گوێ نەدەدا ئەوانە. و ئەمە دواتر کوڕەکەی یعنی محەممەد ڕەزا شای پەهلەوی بوو کە ئاخوندەکانی هێناوە بۆ ئێران کە سەری خۆشی هەر بەوە تێدا چوو. مشکلەکە ئەوەیە پرۆژەیەکی کە ڕەزاشا بۆ دەوڵەت نەتەوەی ئێرانی دانا، بە بڕوای من ئەم پرۆژە تازە شکستی هێناوە و بە هیچ جۆرێک زیندوو نابێتەوە. ڕەنگ بێ ئەگەر مێژوو جۆرێکی دیکە چووبایەتە پێشەوە، ڕەنگ بوو ئەگەر سەدەکانی ناوەڕاست بواە یا
تەنانەت سەدەی 17 و 18 بووایە بیتوانی با کورد بتوێنێتەوە بیتوانی بایانەتەوەکانی دیکە بیتوێنێتەوە بتوێنێتەوە ڕەوتی مێژوو زۆرێکی دیکەی لێ هاتبە بەڵام ئەو ڕووی نەدا بە پێچەوانە کورد یەکێک لەو نەتەوانە بوو بەرامبەری وەستاوەتەوە من ئەلان کاتی ئەوەی پێناگرم دەنا زۆر شعر و خۆنراوەی فۆلکلۆریکی ئەو سەردەمە هەیە کە چۆن کورد وەستاوەتەوە بەرامبەر بە ئاسیمیلاسیۆنێکی کە ڕەزا شا خستی ڕێ لە ئێران دێڕێک بوو کە ڕسمەکانی هەیە هەرچەند دوای دەوڵەتی شا ئینکاری دەکرد و ئێستاش جمهوری ئیسلامی باسی ناکە دێڕێک بوو لە هەموو ئیدارەکان نووسرا بوو لەو شوێنانە کە زمانی دایکیان فارسی نییە یەک لەوانە شار و گوندەکانی کوردستان کە وەختی ئیدارەتی دەوڵەتی ئێرانیان لێبوو سخن گفتن جز به فارسی ممنوع است ئاخەفتن بە فارسی نەبێ قەدەغەیە ئەمە لە هەموو جێیەک کوردیان مەجبور کرد مێزەر و کڵاوی کوردانەی خۆی دانێ وەک کڵاوی پەهلەوی بکاتە سەر کە کڵاوی پەهلەویە وەختە کڵاوی کتایبەتی ئێستاش لە وێنەکاندا ماوەتەوە چون ڕووسی بە کڵاو دەڵێن شەپکە بۆشیان دەکوت شەپکە لەوەوە ئەم دەستەواژەیە و داهاتووە لە کوردیدا خەڵک کە دەهاتن بەرەو شار گوندیەکان دەیان پرسی ئەرێ وەزع چۆنە ژەندەرمەی لێیە مەجبورت دەکەن کڵاو بکەیە سەرت ئەگەر بیان بە شەپکە توندە یعنی ئەوڕۆ زۆر سەختی دەگرن کڵاو پەهلەوی بکەنە سەرتان بۆیە ئەوە داهاتوە شەپکە شلە یا شەپکە توندە ئەوە تا منیش نازانم ئەم منداڵانی ئێستا بەڵام تا منیش منداڵ بووم ئەم دەستەواژەیە لە وڵاتی کوردەواری بەکار دەبرێت وە زۆر شتی دیکە لەو بارەیەوە هەیە کە من ڕەنگ بە ئێستا کاتی ئەوەی پێنەگرم بەڵام نەک هەر ئەو مقاومەتەی ئەو کات و نەک تەنها هەرهی کوردیش سەرجەم دەتوانم بڵێم ڕووداوەکانی سەدەی بیستەم و تا کۆتاییەکانی سەدەی بیستەم و ئێستاش لە هەمیشە زیاتر ئیسباتی کردووە کە ئەم پرۆژەی دەوڵەت نەتەوەی فارسی ئێرانیەکەی کە ڕەزاشا دەستی پێکرد شکستی هێناوە و قابلی زیندووکردنەوە نییە دیارە ئێرانی داهاتوو چی لێدێ ئەمە زۆر جێگای مشتومڕە بەڵام من هەر بە کورتی ئەوەندە دەڵێم ئێرانی داهاتوو یا ڕازی دەبێ بەوەی خۆی دموکراتیزە بکە سەر لە نوێی قەوارە و ساختاری سیاسی خۆی داڕێژێتەوە لەسەر ئەساسی مافی نەتەوەکان و زۆر شتی تریش یادەنا ئێران چارەیەکی غێری پارچە پارچە بوون کورد و شۆڕشی ئیسلامی چی یەکێک لەو شتانەی دیارە من خۆم بێکێشە نیم لەگەڕ ئەوەی ناوی شۆڕشی ئێران بنێ شۆڕشی ئیسلامی ئێران بەڵام بە هەر حاڵ ئەگەر ئەم دەستەواژەیە بەکاربێنین کە لە مێژوونووسی ڕسمی ئێرانیدا بەکار دەبرێت ئەم شۆڕشە بەو مانایە و بەو ناوەڕۆکەی کە لە تاران ڕوویدا هەرگیز لە کوردستان ڕووی نەداوە لە کوردستان شۆڕشێکی ئیسلامی ئێران ڕووی نەداوە شۆڕش ڕوویدا لە کوردستان بەڵام بە ناوەڕۆک بە مانا بە شیعارەکانی بە داخوازیەکانی تەنانەت بە مێتۆدەکانی خەبات و مێتۆدەکانی بزوتنەوەش بە تەواوی مانا جیاواز بوو لە ئێران یعنی لە هەمان کاتدا کە لە سەرەتای 1970ەکان 1970 و تا 1970 وردە بزوتنەوەیەکی ئاعترازی لە ئێران گەشەی کرد و بووە شۆڕشێک لە ئێران وردە لە پرۆسەی ئەم شۆڕشە و بزوتنەوەیەدا بوو کە لێکجیابوونەوە و لێکترازانێکی بە ناوەڕۆک و بە شکڵ
لە نێوان بزوتنەوەی ڕزگاری خوازانەی کورد بزوتنەوەی ئازادی خوازانەی کورد ئەو بزوتنەوەی کە ئەو سەردەمە لە کوردستان ڕووی دەدا لەگەڵی ئێران ڕوویدا نەک هەر لە دوو ڕوانگەی سەرەکیەوە ئەو دوانە فەرقیان هەبوو لە دوو بواری سەرەکیەوە یەکەمینیان ئەوەیە بزوتنەوەی ئێران ئەگەرچی لە دێمۆکراسی خوازیەوە دەستی پێکرد بەڵام زۆری پێ نەچوو لە ماوەی 1-2 مانجێکدا دەرکەوت کە ئیسلامگرا سیاسیەکان وردە وردە خەریکن کۆنتڕۆڵ بەدەستەوە دەگرن دام و دەستگای ڕوحانیەتی ئێران خەریکە کۆنتڕۆڵ بەدەستەوە دەگرێت و لە نێو ئەوانیش وردە وردە خومینی بۆیە دەڵام وردە وردە چون ئەسڵن لە سەرەتاوە خومینیە و هێژمۆنیە نەبوو لە ئێرانیش ئەوە زۆر مەشهورە کە 2 جار خومینی داوای مانگرتنی گشتی لە بازاڕی تاران کرد هیچ جارێکیان بە قسەیان نەکرد بەڵام ئەمە وا نەماوە هەم سەرجەمی سیلسیلە مەراتبی ڕوحانیەت و ئاخوندەکانی ئێران وردە وردە جڵەوی بزوتنەوەکان بەدەستەوە گرت و هەم خومینی بوو بە ڕەهبەری ئەم بزوتنەوەیە لە پرۆسەی بزوتنەوەکەدا ئەمە وای لێ هات و هەمیش بەم بەدەستەوە گرتنی هێژمۆنیە خەسڵەت و ناوەرۆک و مێتۆدەکانی بزوتنەوەکەش لە ئێران گۆڕا خەسڵەتی دێمۆکراتیکی نەما خەسڵەتی ئازادی خوازانەی نەما بزوتنەوەیە کە بە بەشداری فراوان و گەرم و گوڕی کچان و کوڕان و ژنان و پیاوانی ئێران دەستی پێکرد بوو وردە وردە لە تاران شیعارێکی زۆر زۆر مەشهور و دیارە ناخۆش هەبوو بە ناوی یا ڕووسەری یا تووسەری یعنی یا سەرت داپۆشە بە ژنەکە دەڵێ یا چەپۆکێک بەس چەپۆکی پێدادن یا سەری داپۆشن یا چەپۆکی پێدادن ئەمە وای لێ هات ڕۆژنامەکان نەمان لە ئێران وە زۆر شتی دیکە تەمامە بڵێم ناوەرۆکی ئازادی خوازانەی بزوتنەوەکەش لە ئێران گۆڕا بۆ شێوازەکانیشی گۆڕا بزوتنەوەیە کە تا دوێنێ ئازادی خوازی بوو و تۆلێرانسی تێدا بوو لە نێو خۆیدا بەڵام ڕووی کردە سووتاندنی ماڵی بەهاییەکان ڕووی کردە سووتاندنی سینەماکان ڕووی کردە سووتاندنی بانکەکان و مەیخانەکان لە ئێرە جا من تەمامەوە بڵم لە یەکەم بواردا بزوتنەوەی کورد لەگەڵ ئەوە فەرقی بوو هیچ کام لەوانە لە کوردستان ڕووی نەدا هەبوون هەوڵیاندا ئەمە هەناردە بکەن بۆ ناو کوردستان بەڵام سەرکەوتوو نەبوو دوو ڕەوتی سەرەکی کە ئەو وەختە لە کوردستان بوون یعنی ڕەوتی حیزبی دیموکرات و ڕەوتی کۆمەڵە بە هەموو وردەکاریەکانیەوە کە ئێستا جێگای باسکردن نییە هەردووچیان لەگەڵ ئەو ڕەوتە پێشکەوت خوازانە و دیموکراسی خوازانەیە بوون بۆ یاوی دیکە جێگیر نەبوو لە کوردستان چاپەمەنی ئازاد بوو شانۆ ئازاد بوو شعر ئازاد بوو ژنان ئازاد بوون کرێکاران ئازاد هەموو هیچ مشکلێک لەو بارەیەوە نەبوو بەڵام پێناسەیەکی دیکە یا بوارێکی گەورەی دیکە ئەوەی وردە وردە کورد لەو بزوتنەوەدا داخوازەنەتەوەییەکانی خۆی فۆرمولە و پێشکەش کرد جا ئەم لێکترازانە بوو کە چارەنووسی داهاتووی کوردستانیشی دیاری کرد بەو مانایەکە خومینی لە 28 گەلاوێژی یعنی بڵێن لە ئاخری نێوەڕازمانجی هاوینی 1979دا فەرمانی هێرشی بۆ سەر کوردستان دەرکرد کورد هیچی نەکرد بوو هێرشی بۆ جێگایەک نەبر بوو باوەڕم پێ بکەن لەو پەڕی ئەمنیەت و ئاسایشیشدا بوو دزی کەم بوو کوژران نەبوو تاوان کەم بوو کورد لە حاڵەتێکی خۆناسین و بێداریەکی سیاسی و نەتەوەییدا بەسەری دەبرد زۆر سەر و دڵخۆش بوو بە کاری خۆی و لە سنووری خۆشی بۆ هیچ لایەک نەترازا بوو دەستی بۆ هیچ تورکێک فارسێک یا هیچ نەتەوەیەکی دیکەش درێژ نەکرد بەڵام ئەم لێک جیاوازیە لە ناوەرۆک و شێوازدا بۆ خومینی قابلی تەحمل نەبوو ئەم سەنەویەتە لە یەک وڵاتدا بەڕێوە نەدەچوو و بۆیە هێرش کرا سەر کورد لەو کاتەدا سەعات
دوای نیوەڕۆی ڕۆژی 28 گەلاوێژ گوێمان لە فەرمانی هێرشی خومینی بوو. ئێمە وەکو کۆمەڵە سەعات 5 دوای نیوەڕۆی هەمان ڕۆژ بڕیاری مقاومەتماندا. یارە تەبعەن ئێمە بەنهێنی و پێم وایە بۆ ئەوەڵین جار لە مێژووی کوردی ئێراندا 2 دەورە فێرگەی پێشمەرگایەتیمان لە نێو دارستان و جەنگەڵەکانی سەردەشتدا بەنهێنی کردبووەوە چۆن دەمانزانی ئەو هێرشە هەر دەکەن بۆ سەرێ. لە هەر حاڵدا ئێمە نزیک بە دەتوانم بڵێم نزیک بە دەهەیەک یەک دەیە بە گەرموگوڕی شۆڕش و خەباتی چەکداری لە کوردستانی ئێران درێژەی هەبوو. سەرکردایەتیەکان دوای 3-4 ساڵێک 4 ساڵ 5 ساڵێک وردە وردە هاتنە دیوی کوردستانی عێراق، بەڵام بەشی زۆری پێشمەرگە و خەباتەکە لەوێ ماوە تا دەتوانم بڵێم نزیک دەهەیە. دوایە وردە وردە بوو بە شەڕێکی پارتیزانی و ناردنەوەی تیم ی پێشمەرگە جار بەجار بۆ ئەوەی پەیوەندیت نەبسێ کە ئەمە تا ئێستاش درێژەیە. بەڵام ئەگەر لە مێژوو بینە دەرەوە تۆزێک باسی ئێستای بارودۆخی ئێران بکەین. ئێستا بارودۆخی ئێران چۆن پێناسە دەکرێت؟ من پێم وایە 4 فاکتەر هەن کە بڕیاردەری چارەنووسی ئێستای ئێران. یەکەمینیان گرفتی ئابووریە، دووهەمینیان کێشەی ناوخۆیی دەسەڵاتە، سێهەمینیان کێشەی خەڵک و دەسەڵاتە و چوارمینیان گرژی نێوان ئێران و دنیای دەرەوەیە بە تایبەت دراوسێکانی. ئەگەر بمەوێ زۆر کاتی ئێوەی پێوە نەگرم و بە کورتی بڵێم، دەتوانم بڵێم ئەو ڕێککەوتنە ئەتۆمیەی کە کۆماری ئیسلامی ئێران ناچار بوو لەگەڵ ئەمریکا و وڵاتانی پێنجزێدەیەک بیکە زیاد لە هەموو شتێکی دیکە لە ژێر کاریگەری گرفتە ئابووریەکاندا. گرفتی ئابووری ئێران تەنیا سزا ئابووریەکان نین، بە هەمومانەوە بزانین. ئێران چەند گرفتی گەورەی هەیە، بەڵام ئەم سزا ئابووریانە لێیان گەورە کردەوە و وایان کرد قابلی تەحمل نەمێنێ بۆ ئێران. ئێران پێش هەموو شتێک یاسا و قانونی گونجاوی سەردەمیانەی بۆ ئابووری و ئیدارەی و اقتصاد نییە. سەیری شەوڵاتێکی ئەوە گەورە ئاوا بێ، بەڵام هەموو یاساکانی کە سەردەمی پێشووتر لە زمانی محەممەد ڕەزا شا و پێشووترەوە دامەزرا بوو هەمووی ڕاوەستاوە. ئێران ئێستا لەلایەن مافیایەکەوە ئیدارە دەکرێت کە سەرێکی سوپای پاسداران، سەرێکی ئەو موئەسسەسات و دامەزراوانن کە ئێران بۆ خۆیان پێی دەڵێ بۆنیاد، یعنی فۆنداسیۆن یا فاوندەیشن، ڕێک خراوە خێرخوازیەکانن بە ناو خێرخوازیەکان. ئەمانە کۆم بەشێکی هەرە گەورەی ئابووری ئێرانیان بەدەستە و هەرگیز ئەوانە زەری بەو باجێک نادەن و هەرگیز تەدقیقی ماڵی لەلایەن حکوومەتەوە کە بۆ هەموو کۆمپانیە و موئەسسەیەک واجب و لازمە لەسەر ئەوان نییە. خاتەمی ویستی بیکە، خاتەمی ویستی ئەم بنیادانە تەدقیقیان بکە، حیسابدار و ژمێریار بنێرێ بۆ سەریان بزانێن وەزعیان چۆنە، کەەوە مافێکی یاساییە و بازیشیان لێ بستێنێ. لە ئێران ڕسمێک هەیە پێی دەڵێن حکمی حکوومەتی. حکمی حکوومەتی ئەوەیە کە هاد یاسایەک دا بمەزرێ یا لە مەجلیسی شوورای ئێران کە بریتیە لە پارلمانی ئێرانی وتوێژی لەسەر بکرێ بۆ مەجلیس، یاخود ئەگەر لە ناو دەوڵەت باسی شتێک بکەن بۆ دەوڵەت، ئەگەر خامنەئی یا شەخصی ویلایەتی فەقیه هەر کەس بێت نامەیەک بنووسێ ئەم قسەی ئێستای من، ئەم بڕیارەی ئێستای من تەنها ڕەئیەکی شەخصی نییە، حکمی حکوومەتیە، هەموو دەوڵەت دەبێ پاشگەز بێتەوە بە قسەی بکە و هەموو مەجلیسی ئێرانیش دەبێ پاشگەز بێتەوە بە قسەی بکە. جا بۆ ئەم شتەی کە خاتەمی دەویست بیکە و چاوەدێری دارایی دانێ لە سەریان، حکمی حکوومەتیات کە لێیان گەڕ. یعنی تەمامە بڵێم گرفتی ئابووری ئێران تەنیا سزاکان نین. ئەمە ئەو دووهەم ئێران
ئەمنیەتی سەرمایە خارجی دابین ناکە کە ئەمنیەتی سەرمایەش دابین نەکرا سەرمایە گوزاری تێدا ناکرێت. سێهەم ئێران شەفافیەتی ماڵی نییە و ئامارەکانی بەڕاست ناژمێردرێن لە دنیا. ئەوانە ئەوە کۆمەڵێک کۆکاری دیکە کە زۆر ناسمە وردەکاریەوە ڕەنگ بێ کات زۆر بگرێ. ئەمانە وایان کردووە کە ئابووری ئێران تەنانەت بەبێ سزا ئابووریەکانیش گونجاو نەبوو بۆ سەرمایە گوزاری خارجی و بۆ گەشەی ئابووری ئێران، بەڵام ئەم سزا ئابووریانە بەجارێک پشتی ئێرانیان شکات. و وەختێک خامنەئی دڵنیا بوو 6 ئابووری ناسی گەورەی ئێرانی کە هیچیان دژی دەوڵەت نین، مامۆستا گەورەکانی ئابووری ئێران ئەم شەشانە بە هەر شەشیان نامەیەکیان بۆ خامنەی نووسی و دڵنیایان کردەوە کە ئێران ئەگەر سزاکانی لەسەر لا نەبرێ هەڵ ناکا لەباری ئابووریەوە. ئەو کاتە بوو خامنەئی ڕەزایەتیدا بە گفتوگۆ لەگەڵ غەرب و لەگەڵ ئەمریکا و سەرنجامەکەی بوو بە ئەو ڕێککەوتنە ئەتۆمی. دیارە ئەو ڕێککەوتنە ئەتۆمیە پێش هات، یعنی گفتوگۆکان پێش هاتنە سەرکاری ڕوحانی لە ئێران دەستیان پێکرد بوو. ئەوە شتێکی زانراوە ئێستا کە لە وڵاتی ئەممان کارمەندێکی پایەبەرزی بەرپرسێکی پایەبەرزی وەزارەتی خارجە بە ناوی جەیک سالیڤان لەگەڵ ویلایەتی کە ڕاوێژکاری سیاسەتی دەرەوەیە بۆ خامنەی ئەو دوانە لە عەمان یەکتریان دی و سەرەتاکەی ساڵێک پێش ئەوەی ئەحمەدی نەژاد هێشتا دەورەی دووەمی تەواو بێ دەست پێکراوە. ئەمە لە ژێر تەسیری ئەوەدا بوو. بەڵام ئێرانی فێری کۆپین و ئەم 30 ساڵەوەیان لاتۆ دەنا پێشتروانە بوون، وڵاتێکی دەوڵەمەند بوون، بەڵام ئەم 30 ساڵە فێری کۆپین و جیرەبەندی و کەمی و نەداری بوون. بۆ ئەم جارە خامنەی قبولی کرد. دەبێ شتێکی پێ زیادکەین بەسەر گرفتی زۆر ئەستەمی ئابووری، ئەویژەوەی لە 2009 بزوتنەوەی سەوز لە ئێران هاتە بۆ ئاراوە و ئەمە کاریگەریەکی قورسی هەبوو لەسەر حکوومەت و لەسەر سیاسەت لە ئێران و گەورەترین کاریگەری ئەوە بوو کە نظامی سیاسی ئێران مەشروعیەتی نظامی سیاسی ئێرانی بردبووە ژێر پرسیارەوە لە بەرچاوی خەڵک و ئێرانی وەکو وڵاتێک نەکەر هەژاریەکەی لە جێی خۆی، بەڵام نظامی سیاسی ئێرانی خەسار هەڵگرتر لە هەمیشە کردن. ئەم دوانە یعنی گرفتی ئابووری و هەستیاربوون و خەسار هەڵگرتر بوون وای کرد کە خامنەی ئەمە ئیمزا کرد. بەڵام ئەویان کە ئیمزای کرد ڕێک بە تەمای ئەوە بوون کە سزا ئابووریەکانیان لەسەر هەڵگیرێ و ئێران سەر لە نوێ کرانەوەیەکی ئابووری گەشەیەکی ئابووری بەخۆیەوە ببینێ. جا من تەمامە ئەوە بڵێم ئەگەر چی ناتوانین بڵێن بێنەتیجە بووە و بێت تەئسیر بووە، بەڵام ئەم لابردنی سزا ئابووریەکان کە هێشتاش بە تەواوی لا نەبراوە سیستمێکی زۆر معقەدە، ئەمانە وایان نەکردووە و زۆر زەحمەتە، ئەگەر نەڵێن ناممکنە، زۆر زەحمەتە ئێران بەرەو گەشەیەکی ئابووری ڕاستەقینە بڕوە ئەو جۆرەی کە بەعزێک وڵاتانی جیهانی سووەم وەکو کۆریای باشوور تا ڕادەیەک وەکو تورکیا وەکو وڵات وەکو پێشووی خۆی ئێران چوو بوون. یعنی ئێران ئێستا کارێکی کردووە هەڵاوسانی دارایی کەم بۆتەوە لە ئێران، ئەوە ڕاستە، بەڵام بە قیمەتی ڕکود و پەککەوتنی بەرهەمهێنان و ئینتاج لە ئێرانەوە کارە کراوە. جا ئەمانە ئاماریان زۆرە، من لەسەری ناڕۆم دەنا ئەمانە وجودی هەیە. کەوابێ بۆ ئەوەی کرانەوەی ئابووری زۆر کەس لە بەتایبەتی ئەم دراوسەیە و من لە کوردستانی عێراق زۆرم سەیری ئەوە کردووە وا دەزانن دەروازەی ئابووریەکی گەورە و گەشەیەکی ئابووری گەورە بەڕووی ئێران کراوەتەوە. ئێران لەو مەزیقە و ئاستەنگە ڕزگاری بووە کە 3 ساڵ لەوە پێش بووی، بەڵام بۆ ئەوەی ئێران بکەوێتە سەر دەورەیەکی پەرەسەندنی ئابووری کۆمەڵێک مەرج پێویستن. ئەوەی ئێستایە ئەو سەرەکەی تارەیەکی ئێرباس یا بوئینگ دەفرۆشن بە ئێران، ئەو پارەی کە لەلایەکەوە داویانەتەوە پارەی خودی ئێرانیشە
لە بانکەکان بلۆکە کرابوو لەبەر ئەوەی دەستڕەسی ئێران بە سیستمی سویفتی جیهانی قەدەغە کرابوو نەی دەتوانی پارەکەی خۆی بێنێتەوە ئەو کۆسپیان لەسەر ڕێلا بوو پارەکەی خۆی هێناوەتەوە تا ڕادەیەک پارەکەی با بفرۆشێ جنسی پێ بکرێت کاڵای پێ بکرێت لە دنیا ڕۆژاوە ئەوە چ مشکلێکە بە ئێرباسی پێ بفرۆشێ سوای تایرە بن پارەکەی دەچێتەوە بۆ غەرب ئەوە مشکل نییە و ئێرانیش بەوانە ڕزگاری نایە ئێران بە سەرمایە گوزاری یا ئەوەی لێرە پێی دەڵێن بەوە بەرهێنانێکی گەورەی پتر لە 100 میلیارد دۆلاری و بە هاوردەکردنی تەکنۆلۆژیەکی یەکجار زۆر پێشکەوتوو یەکەم لە بواری گاز و نەوتدا دەتوانێت بچێتە ناو قۆناغێک پەرەسەندنی ئابووری بەڵام سەرمایە گوزاری گەورە و درێژخایەن و استراتیژیک لە ئێران بەستراوەتەوە بە دووسێش یەکەم بەستراوەتەوە بەوەی ئێران قانون و یاسای بازرگانی و اقتصادی خۆی بگۆڕێ شەفافیت بێنێ و وەلحاصل قەوارەی سیاسی خۆی بگۆڕێ کە ئەمە زۆر زۆر زەحمەتە ئەمە ڕێفۆرمێکی زۆر قوڵە لە ئێران و دەست دەباتە سەر بەرژەوەندی زۆر گەورەی دەیان میلیارد دۆلاری لە ئێران هی ئەو بنیادانە و هی سپای پاسداران و هی بەیتی ڕەهبەری و وەکو بۆ خۆیان دەڵێن هی ئاغازادەکان و ئەوانە زۆر زۆر زەحمەتە ئەو کار دووهەم ئێران دەبێ ئەمنیەتی سەرمایەی خارجی دابین بکە ئەوەش کارێکی حاسان نییە ناتوانێ هەموو ڕۆژێ خەلعەن وایە ئەمریکاییەک کە بەڕەچەڵەک ئێرانیە مامۆستای زانکۆیە دێتەوە دەیگرن کەسێکی دیکە ڕۆژنامەنووسێکە جاوانە هەموو نمونەیان هەیە من خۆمەوە دروستی ناکەم ڕۆژنامەنووسێکی بەڕەچەڵەک ئێرانیە دایکی ئێرانیە لە ئەمریکا بە دنیا هاتووە لە دایک بۆ ئەو دێتەوە ئێران بۆ ئیشێک دەیگرن ناتوانێ ئاوا بێ یعنی ئێران دەبێ ئەمنیەتی هاووڵاتیانی ڕۆژاوایی و هەموو دنیا دابین بکە و بەو چەند مرکزی و چەند دەسەڵاتیەی کە لە ئێران هەیە ئەوە ئیشێکی زەحمەتە یەکێک دەیگرێ یەکێک بەری دەدا ئەمەش نابێ وە سێهەم کە ڕەنگ بێ لە هەردووکیان گرنگتر بێ ئێران دەبێت سیاسەتی خارجی خۆی بگۆڕێ ئێران ناتوانێت هەر ڕۆژێ سەفارەت و کۆنسولخانەیەک لە ئێران داگیر بکە و ئاگری تێبەردا و بیسووتێنێ بۆ سبەی ڕۆژیش چاوەڕوانی ئەوە بکە کە سەرمایەی گەورە دێتە ئەم وڵاتە یعنی گۆڕینی سیاسەتی خارجی ئێران مەرجێکی سەرمایە گوزاری گەورە و هاوردەکردنێکی گەورەی تەکنۆلۆژیە و بەبێ ئەو دوانەش ئێران هەڵسانەوەیەکی گەورە و ئەساسی و درێژخایەن ناکە بەس دیارە تۆزێک پارێکەم و تۆزێک زیاتر دەبێت نەوتی کەمتر دەفرۆش ئێستا زیاتری دەفرۆشێ هەر ئەوەندەیە سەری خۆی پێرا دەگرێت بە دەردی کوردەواری دەڵ بەڵام بێزگە لە کێشەی ئابووری زایران شتی زۆرە لەوانە بێزگە لە کێشەی ئابووری کێشەی ناوخۆی دەسەڵات هەیە ئێستا لە ئێران هەمیشە ئەو کێشەی دەسەڵاتە لە ئێران هەبووە بەڵام ئێستا دوو ئیتیجاه دوو ئاراستە لە سیاسەتی ئێرانیدا هەیە یەکیان کە ڕەنگ بێ لایەنی خاوەن دەسەڵات و باڵی بەهێز بن کە خامنەئی خۆیەتی دەوروبەریەکان و موئەسسەسەی خامنەئیە ناسراو بە بەیتی ڕەهبەری و سپای پاسداران و ئەوانەی کە لەباری ئابووریەوە دەستیان دەڕوە ئەوانە کەسانێکن بە هیچ شێوازێک نایەنەوێ لەگەڵ غەرب لەگەڵ ئەمریکا و لەگەڵ دراوسێ عەرەبەکان ئاشت بنەوە و نەکردنایانەوێ ئاش بنەوە ئەگەر دیقەتتان کردبێ ئەو ڕۆژەی کە ڕێککەوتنامەی ئەتۆمی لەگەڵ ئەمریکا و دنیا ئیمزاکرا هەر لە هەمان ڕۆژەوە خامنەئی دەستی پێکرد بۆ ئەوەی هەموو کەس تێبگەێنێ لە ئێرانیش و لە دنیاش کە ئەمە تەنها یەک ڕێککەوتنە لەسەر ئەتۆم و هیچ شتێکی تر نییە هیچ پەیوەندێکی ئابووریمان نابێت لەگەڵ ئەمریکا هیچ سازانێکی سیاسی ئابووری کولتوریمان لەگەڵ دنیا نابێت و باڵەکەی دیکە کە کەمتر بە دەسەڵاتە بەڵام قسەکانی دنیا پەسندتر و ئەمڕۆیی ترە باڵی ڕوحانیە
جا بۆ ئاگاداریتان ڕۆحانی ڕێفۆرم خواز نییە قەت نەیوتوە من ڕێفۆرم خوازم دەڵێ من بالی ئیعتیدالیم میانە ڕەوم نەک ڕێفۆرم خواز لە هەر حاڵدا ئەم باڵە لەو بڕوایەدایە بۆ ئەوەی کۆماری ئیسلامی ئێران بەڕاستی بمێنێتەوە لە درێژخایەندا پێویستی بەوە هەیە لەگەڵ دنیا تەعامل بکە تەکنۆلۆژی وەرگێ سەرمایە وەرگێەوە ئەمەش ناکرێ بەبێ گۆڕانی سیاسەتی خارجی ناکرێ بەبێ ئاشتبوونەوە لەگەڵ دنیا قسەیەکی ئەم ڕوحانیە بوو کە دیارە لیان کرد بە گورزێک و بە گۆپاڵێک و لەسەری خۆیان داوە توندڕەوەکان ئەویژەوە بووتی هەر کەس بیەوێ بچێتە گوندێک دەبێ بزانێت کوێخای ئەو گوندە چێ بچێ قسە لەگەڵ ئەو بکە ئەمریکا کوێخای دنیاە کاکە ئەگە بتەوێت لەگەڵ دنیاش بیەوە دەبێت لەگەڵ کوێخاکەی قسە بکەیت کوێخای دنیا ئەوە لەسەر ئەوە زۆریان قسە پێوت ئەمە سیاسەتی ڕاستەقینەی ڕۆحانیە کە دەیەوێ بیکە بەڵام باڵەکەی دیکە نەکردنایکە لێی تێک دەداتەوە ئێوە دیقەت بکەن چ پێویست بوو بچن سەفارەتی عەرەبستانی سعودی بگرن و کۆنسوڵخانەی عەرەبستانی سعودی لە مەشهەد بگرن و ئاوری تێبەردن خۆ بە قازانجیان تەواو نەبوو ئەوە نا ئەمە سابۆتاژە ئەمە کاری تێکدەرانەیە بۆ ئەوەی ڕوحانی نەتوانێت ئاش بێتەوە لەگەڵ دنیا بۆ ئەوەی سیاسەتی نائاشت بوونەوە لەگەڵ دنیا بە جیهانی عەرەبەوە بە ئیسرائیلەوە بە دنیای ڕۆژاواوە بتوانێت بچێتە پێشەوە چ پێویست بۆ حەسەن نەسڕوڵڵا بڵێ ئەوی دەی نۆشین ئەوەی دەی پۆشین ئەوەی دەی خۆین هەمووی لە ئێرانەوە دێ ڕاستە و خۆش بە پارەی کەشێ ئەخە چ پێویستە ئەوە بڵێن خۆ وەختی دیکە ئەمە ئیحراجێکە بۆ حکوومەتی ئێران خۆ دیارە باڵی خامنەی ئەوانە و سوپای پاسداران پێیان وتووە ئەوە بڵێ معلومیشە حیزبوڵڵا لە جیهاندا بنێوی ڕێکخراوێکی تێرۆریستی ناسراوە دێ ئەمە یعنی ئێران پشتیوانی لە ڕێکخراوی تێرۆریستی دەکات دێ ئەمریکا لەگەڵی ئاژ نابێتەوە دەیانەوێ ئاژ نەبێتەوە ئێران پێویستی بە دوژمنایەتی ئەمریکا هەیە زۆر جار من وەکو کەسێک دیارە تەنیا کەس نیم زۆر کەس هەن بەڵام منیش بە عەقڵ و لێکدانەوەی خۆم زۆر جار ئەوەم لێ پرسراوە لە پارەکەوە و لەو ماوەدا کە ئێران و ئەمریکا لە دەورەی ئۆباما نزیکیەکیان هەبووە و ڕێککەوتنی ئەتۆمیان واژۆ کرد زۆر کەس دەپرسن ئەمریکا و ئێران ڕێککەوتووە من قەت لەو بڕوایەدا نەبوو گوتاری ئەمریکا و ئێران دوو گوتارە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و بەرژەوەندی ئەم ئێرانە نەک ئێرانی کۆمەلگا ئێرانی کۆمەلگا ئەمریکای زۆر خۆش دەوێت نەک دژمنی نییە ئێرانی خودداخودایانە وەک ئەمریکایی بچن ئەسن خۆیان هێندە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نازان خۆیان وەک ئوروپاییەکان دەزانن خۆیانە چاو لە ئەمریکا بکەن چاو لە ئوروپا بکەن ئەمە کۆمەلگەی ئێرانە ئەمە فەرهەنگی چینی ناونجی ئێرانە ڕاستە ئەمە فەرهەنگی ڕۆشنبیری ئێرانیە بەڵام دەسەڵاتی ئێرانی بەتایبەت ئەو باڵە بە هەموو نەوعێک ئاجێندای ئێران و ئەمریکا جیاوازە و دەیەوێت ئەو جیاوازیە نیشان بدا و بیباتە پێش بۆیە من پێم وایە نازانم هەڵبژاردننی ئەمریکا چی لێ دێ و یەکێک لە کاندیداکان کەس نازانێت چۆنە ئەو نازانم بەڵام هەر کەس بێ لە ئێستاش و بۆ داهاتووشەوە من زەحمەتی دەبینم ئاجێندای ئێران و ئەمریکا یەک بگرێتەوە ڕەنگ بێ لە بابەتێک مەسەلەن شەڕی دژی داعش لێی گەڕێن ئێران شەڕی دژی داعش بکە بەڵام ئەی ناڵێن ئەگەر شەڕی دژی داعش تەواو بوو ئەمریکا مەترسی دووەمی حەشتی شعبی نابێ تەبعاً بۆ کورد مەترسیەکی گەورەیە و هەر هیچ ڕەنگ بێ بێتە مەترسی سەرەکی بۆ کوردی ئەم پارچەیە بە تایبەتی بەڵام من لەو بڕوادام بۆ ئەمریکاش خەتەرێکە و ڕەنگ بێ دوای داعش ئەو پێویستیەی کە بە ئێران هەبوو لە دنیای ڕۆژاوا و لەلایەن ئەمریکاوە ئەوە تەنانەت کەمتریش بێتەوە و بە گۆڕانی تەوابوونی دەورەی ئۆباماش ڕەنگ بێ ئەم مانگی هەنگوینەی ئەمریکا و ئیدارەی ئەمریکا لەگەڵ ئێرانیش ڕوو لە کۆتایی بێ ناڵم شەڕێک لەگەڵ ئێران ساز دەکەن ئەوە شتێکی زۆر زۆر نامحتەمەلە بەڵام لێ توندکردنەوە لە ئێران من بە ئەگەرێکی واقعی دەزانم دیارە گرژی نێوان ئێران و دراوسەکانی شتێک نییە کە شاراوە بێ ئەوە هەمومان دەزانین چۆنە و بەڵام لە سووریا
بەڕاستی ئێران دەستی لەگەڵ دەستی بەشار ئەسەد لە خوێنی خەڵکی سووریەدایە. لەو 500,000 کەسەی کە لە سووریە گیانیان لە دەستداوە، ئێران تاوانکارێکی گەورەیە و دیارە سەرمایە گوزاریەکی گەورەی سیاسیش و هەروەها داراییشی کردووە لەسەر ئەو ئەسپە، تا بزانین ئەسپی ئەسەد دوایە چی لێ دێ و چەندە دەمێنێتەوە. لە لوبنان هەروایە، لە فەلەستین هەروایە، لە عێراق، لە یەمەن، لە وڵاتانی خەلیج و کەنداو. بەڵام ئایا بیر ناکەینەوە ئایا ڕاگرتنی ئەم هەمووە دەستێوەردانی دەرەکی لەلایەن ئێرانەوە نیگاهێشتنی لەباری دارایی و لەباری سیاسیەوە کارێکی قورس نییە بۆ ئێران؟ ئەوە ئینگلیسیەکان پێی دەڵێن ئۆڤەرسترێچ، یعنی زیادە لە حەد خۆی بڵاو نەکردوتەوە. ئایا ئێران ئایا خۆی ئەمە وا ناکە کە لە جێیەک زەبری لێ بوەشێنی؟ ئەوانە هەمووی ممکنە کە بێ. لە هەر حاڵدا ئەومان دەزانین جاران ئێران ئیسرائیلی کردبوو بە دوژمنی خۆی و ئیسرائیلیش دیارە کاردانەوەی بوو بۆ ئێران. ئێستا عەرەب و جوولەکە کردو دوژمنی لە مێژینەی مێژووی بوون، خەریکن یەک دەگرن بە دژی ئێران. یعنی لەگەڵ دنیای عەرەبیش بە تەواویمان ناخۆی کردوتە دوژمن و هیچ نیشانەیەک لەوە نییە کە ئەم دوژمنیە ڕوو لە کەمی بێت. دیارە ئەم ڕۆڵەی کە ئێران دەیجێڕێ لە ناوچەکەدا بە لە بەرچاوگرتنی فاکتەرەکانی دیکەش سەرجەم جەم سەربەندیەکی دروست کردو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کاریگەریشی بۆ نێو کوردیش هەبووە و بە تایبەتی بۆ ئێمەی کوردی ڕۆژهەڵاتیش هەیەی. ئێمە ناتوانین لەگەڵ جەم سەربەندی ئێران بین بە شێوەیەکی بابەتی و ئۆبژێکتیڤ. ئێمە بەرژەوەندمان لەوە جیاوازە. کێشەی خەڵک و دەسەڵات لە ئێران چۆنە؟ ئەوە وردەکاری زۆرە بۆ ئێمەی کە بۆ خۆمان لە وڵاتەدا دەژین و سەرۆکارمان لە سیاسەتی ئەوێ هەیە. وردەکاریەکانی زۆرن، کاتی ئەوەی زۆر پێ ناگرم، بەڵام ئەوەندە دەڵێم لە ئێران ئێستا فشار زۆرترە بۆ خەڵکی تا دەورەی ئەحمەدی نەژاد. نەک ئەحمەدی نەژاد پیاوی چاتر بوو، بەڵام مەبەست ئەوەیە ئەو کات کەمتر نیگەران بوون لەوەی کە هەر بزوتنەوەیەکی چکۆڵە لەوانەیە کڵپە بسێنێ و ببێتە بزوتنەوەیکی گەورە و تازە لە کۆنتترۆلیان بسێتە دەری. تەسەوری خۆشمەوەیە ئەگەر بزوتنەوەی کۆمەڵایەتی و سیاسی گەورە لە ئێران ڕوو بدا، زەحمەت تازە بتوانن کۆنتترۆلی کرد. چون ئەم 3 ساڵەش کە ڕوحانی لەسەر کار بووە کارێکی نەکردو. 2009 کە بزوتنەوەی سەوز لە ئارادا بوو، جا بۆ ئاگاداریتان حیزبەکەی ئێمە و شەخصی من زۆرترین پشتیوانیمان لە بزوتنەوەی سەوز کرد، بەڵام پشتیوانیەکی ڕەخنەگرانە. دەمانزانی کە موکوڕیەکەی چییە، دەمانزانی کە ئاوات و ئامانجی کوردی تێدانیە و نەتەوەکانی ئێرانی تێدانیە. بەڵام ئەوە مەعلوم بوو کە بزوتنەوەی سەوز لە بازنەی کێشەی ناوخۆی ناو دەسەڵات هاتە دەرێ بوو بە کێشەی خەڵک و دەسەڵات و بۆیەش بنەماکە هێرشی کردە سەر بنەماکانی کۆماری ئیسلامی ئێران. هیچ بزوتنەوەیەک لەم 37 ساڵەدا بەقەد ئەو بزوتنەوەی ساڵی 2009 کە ناسراو بوو بە بزوتنەوەی سەوز شەرعیەتی کۆماری ئیسلامی نەبردۆتە ژێر پرسیارەوە و بە تایبەتی نەسلی نوێ و جیلی نوێی گوێ نەکردوتەوە لە کۆماری ئیسلامی ئێران. بۆیە ئەمە خەسار هەڵگری کردووە، حساسە، ئەستەمە بە هەر شتێک ممکنە شتێکی لێبێ. ئەمەیە وای کردووە کە تەنانەت کۆنسەرتی موزیک کە وەختی 3 ساڵ 4 ساڵەوە پێش زۆر ئازادتر بوو لە ئێران، کۆنسەرتی موزیک نایڵن بگرن. پۆلیسێکیان دروست کردووە لە ئێران بنێوی پۆلیسی نادیار، ئەسەن ناوی ئەوەیە، پۆلیسی نادیار بەس بۆ جوانەکانە، بۆ لاو گەنجەکانە، بۆ ئەوەی قژیان ڕەفتاریان ئەگە کچ بنینۆکیان یاچیان چیوچیان چۆنە، یعنی بە هەموو نەوعێک بەرگری هەوڵ دەدا بەرگری لە هەموو حرەکەتێکی بچوو بکا لە ئێران.
ئێستا ئێران شاهدی بزوتنەوەیکی گەورەی کۆمەڵایەتی نییە، ئۆپۆزیسیۆنێکی بەهێزی نییە، ئالتێرناتیڤێکی نییە کە بەڕاستی بتوانێت دەست بوەشێنێ لەباری سیاسیەوە لە کۆماری ئیسلامی ئێرە. بەڵام ژیلەمۆی من خۆڵەمێش هەیە و ئەم وەزع حەساس و هەستیارەی کە باسم کرد لە ئارادایە. دێمە سەر کوردستانی ئێران و بە کورتی شتێکتان پێ دەڵێم، نەزانم چەندەشم کاتماوە من لە سەر ئۆکێ. ئەوەی لەم دەورەیەدا دەیبینین لە مەسەلەن بڵێن 1 ساڵ 2 ساڵی ڕابردوو هەم فشارەکانی دەسەڵاتی ئێرانی بۆ سەر کورد زۆرتر بووە و هەم کاردانەوەی کوردیش لە ڕۆژهەڵات زۆرتر بوو. ئێوە تمەشا بکەن پارەکە تقریباً 12-13 مانگ پێش ئێستاس بزوتنەوەیەکی گەورە لە مەهاباد لەسەر خۆکوژی کچێک بە ناوی مەهنازی خسرەوانی هاتە ئاراوەکە و بەهۆی سووتاندن و خۆپشاندانی گەورە و ئەوانە مایەوە لە شاری مەهاباد و قەتیس بوو لەو چوارچێوەیەدا پەرەی نەسەند زۆر بە کەمی لە سەردەشت دەنا لە شوێنەکانی دیکە نەبوو بە بزوتنەوەیەکی فراوان، بەڵام ئەوە نیشانی دەدا چ زەمینەیەکی گەورە بۆ ئەو بزوتنەوانە هەیە و چ ناڕەزایەتیەکی پەنگ خواردوش هەیە. با ئەوەش بڵێم کە لە ساڵی 2005 کە یەکەم جار بوو یەکەم دەورە بوو ئەحمەدی نەژات هاتە سەرکار، کورد گەورەترین خۆپیشاندانی ئەم ساڵانەی دوایی خۆی کرد کە لە مەهابادەوە دەست پێکرا، بەڵام هەموو ئەغڵەبی شارەکانی کوردستانی ئێرانی گرتەوە و بە مانگ درێژەی هەبوو بەڕاستی نیمچە ڕاپەڕینێک بوو لە کوردستانی ڕۆژهەڵات. ساڵی 2010 لە ئیعتراز بە ئیعدامی 5 کەس کە 4یان کورد بوون و فەرزادی کەمانگەریان تێدا بوو، گەورەترین و سەرکەوتووترین مانگرتنی گشتی لە هەموو شارەکانی کوردستان کە 90 سەرکەوتوو بوو بەڕێوەچوو و هەموو حیزب و هەموو چالاکانی مەدەنیشی تێدا بوو، حرەکەتێکی بەڕاستی فراوان بوو. ئەوانە زەمینەکان نیشان دەدەن، بەڵام بێجگە لەوانە بزوتنەوەی چکۆڵە زۆر کەمن لە کوردستان، ڕەنگ بێ بازێکیان زۆر بچووکیش نەبن. ئێوە خۆپیشاندانی مامۆستایان و معەلیمان لە کوردستانی ڕۆژهەڵات بین زۆر بزوتنەوەیەکی گەورە بوو لە هەموو ئێران ڕوویدا، بەڵام لە کوردستانەکەی لە هەموو جێیەک بەردەوامتر و فراوانتر و پڕحەشیمەتتر بوو کە سنووری بانە و مەریوانیان داخست بۆ ماوەی چەند ڕۆژ شاری مەریوان و بانە جۆرە هەستانێکی پێوە دیار بوو و سەرنجامی حکوومەتیان مەجبور کرد کە دەست لە داخستنی سنوورەکان بگرێ. نەورۆز کە زۆر سەختی دەگرن حکوومەتی ئێران و نایڵن بەردەوام بێ، ئەم ساڵ بەڕاستی نەورۆز زۆر چاک بوو و زۆر فراوان بوو و زۆریش سیاسی تر بوو، یعنی پڕە لە شعر و پەخشانی کوردی معنادار و هەمووشی بە ئاشکران پێش پێگرتنی حاسان نییە. لە ئەسپەردەکردنەکاندا ئەسپەردەکردنی کەسایەتیەکانی کە لە نێو خەڵک خۆشەویستن و معلومە معارزن ئۆپۆزیسیۆنن و کەسایەتیانە بە هەزاران جاوە بڕۆن ڤیدیۆکانی هەیە، ئێوە ڕەنگ بێ هەموو کەس ئەو وردەکاریەی تعقیب نەکرد بێ، بەڵام بە هەزاران کەس مەسەلەن بە گوڵی سوورەوە یا بە جۆرە شتێکەوە کە نیشانەی ئیعترازی ئەوان بێ لەو ئەسپەردەکردنانەدا بەشداری دەکەن. ژینگە پارێزی ئەو کۆبوونەوانەی کە بۆ ژینگە پارێزی دەکرێت لە کوردستان ڕەنگ بێ لە هەموو ئێران نەکرێت، بە هەزاران نەفەر کۆ دەبنەوە بۆ ژینگە پارێزی، بەڵام هەموو کەس دەزانێت مەبەستی سیاسی و نەتەوەیشی لە پشتە. زۆرێک لەوانە لە ئێران هەیە، لە کوردستانی ئێران لەسەری ناڕۆم، بەڵام ئەوانە زۆر. ئێران خۆی چی بۆ کورد کرد و مشکلی کورد چییە بێژگە لە مشکلێکی نەتەوەیی گشتی کە هەمانە، بەڵام ئەم گرفتە چۆن خۆی نیشان دەدا. ئێران هەمووی بێکاری یەکجار زۆرە، بەڵام ڕێژەی بێکاری
لە پارێزگا یا بە ئێرانیەکەی بڵێن لە ئوستانە کورد نشینەکاندا لە هەموو جێک زیاتر. ڕێژەی تووشبوون بە مادە هۆشبەرەکان یەکجار زۆرە. کەمترین سەرمایە گوزاری ئێرانی لە ئوستان و پارێزگا کورد نشینەکان هەیە. کەمترین پرۆژەی سەنعەتی لە شوێنە کورد نشینەکان هەیە. کەمترین بودجەی تێدایە تەرخان دەکرێت بۆ هەموو بەشە کورد نشینەکانی ڕۆژهەڵات. بودجەیەک کە دەدرێ بە ئوستانی ئیسفەهان بە 2 قات زیاترە لە هەر هەموو مەناتیقی کوردنشینی ئێران بە 4 ئوستان و وردەیەکیشەوە و ئەوانە ئاماری دەوڵەتین. ئێمە لەومان دەرهێناوە. خوێندن بە زمانی کوردی نییە. کورد بۆی نییە دەستی بگاتە پۆستەکانی سەر و غەیری یەک کەس کە ئەویش لە سەرەتای دوای شۆڕشەوە بوو. براهیمخانی یۆنسی بانەیی کەسێکی تێکۆشەری قەدیمی بوو. ئەوی لێبەدەر کە ئەو کرا بە ئوستاندار یا پارێزگاری سنە ئوستانی کوردستان دەنا تا ئێستاشی لەگەڵ بێ یەک ئوستانداری کوردی یەک پارێزگاری کورد نییە. ئەو ڕۆی بۆ 40 ساڵی یەک پارێزگاری کورد نییە. ڕۆحانی قەولیدا بۆ ئەویش نەیتوانی بیهێنێ. بۆ NGOکان لە کوردستان سەختتری دەگرن. بۆ زیندانی سیاسی و ئەشکەنجە لە کوردستان سەختتری دەگرن. لە بودجەدانی بودجە بە کوردستان زۆر مشت قونجاون، بەڵام بۆ ئیعدامەکان زۆر دەست بڵاوە. بۆ ئازادی ئەحزابیش کە هەمومان دەزانین. حیزبەکانی کوردستانی ڕۆژهەڵاتی دیارە کوردستان لە ڕۆژهەڵات ڕەنگ شوێنەکانی دیکەش ڕەنگ بێ، بەڵام من بە تایبەتی لە ڕۆژهەڵات ئەوە دەڵێم کە بەر لەوە کورد ڕزگاری نەتەوەی خۆی دەستە بەرکرد بێ پێی ناوەتە قۆناغێکی مۆدرنیتە یا نیمچە مۆدرنیتە و لە نەتیجەدا پلورالیزم و فرەچەشنی سیاسی هاتۆتە ئاراوە پێش ئەوەی کورد بتوانێت ڕزگاری نەتەوەی خۆی و دەوڵەتی نەتەوەی خۆی دابین بکات. نەتیجەکەی ئەوەیە کە ئەحزاب هەن بوون لە 10 ساڵ لەوە پێشەوە لە کوردستان. حیزبی دموکرات کۆنترە 71 ساڵە، ئێمە کە گەنجەکەین 48 ساڵ. بەڵام بە هەموو ئەو پلورالیزمەشەوە بە بڕوای من ئێستاشی لەگەڵ بێت 2 ڕەوتی دموکرات و کۆمەڵە 2 ڕەوتی سەرەکین لە کوردستانی ڕۆژهەڵات وەلەو لە نێو خۆیاندا ئینشقاق و دابران هەبوو. ئێمە لایەنگری بەرەی کوردستانی بووین و هەین و هیچ ڕێیەکی دیکەمان پێشک نایە بۆ کوردستانی ڕۆژهەڵات بێجگە لەوە نەبێت. ئەمەش بەو ئینشقاقانە کە ئەگەر لە من پرسی بەڕاستی هیچیانم پێویست نەبوو، نەی خۆمان نەی حیزبی دموکرات، بەڵام بە هەر حاڵ تازە واقعیەتێکن. کورد وتنی لە 2 چوان مەچۆ تازە ئەوە ڕووی داوە. با بزانین ڕەوتی داهاتوو چۆن دەبێت. هیوادارین یەکگرتنەوەیەک یا جۆرێک تەفاهمیش ببێ، بەڵام ناتوانین لەسەر ئەوە پەچیکاری خۆمان بخێن. بۆیە ئێمە لایەنگری ئەوەین کە بەرەیەکی کوردستانی پێک بێ لە کوردستانی ڕۆژهەڵات کە هەموو لایەکی تێدا بێ، ئەو لایەش کە لە حیزبی دموکرات ئینشقاقی کردووە و ئەو لایەش کە لە کۆمەڵەش ئینشقاقی کردووە، ئێمە بەش پێمان وایە دەبێت تێیدا بن و ئێمە بەش بە حاڵی خۆمان و لێ خۆشحاڵین لە ئینشقاقەکە و ڕەخنەشمان زۆر لێیەتی ئەوەی خۆمان، بەڵام ئەمە ناکەین بە بەربەست و کۆسپێک لەسەر کۆبوونەوە و یەکگرتنیان لە بەرەیەکی کوردستانیدا. ڕەنگ بە دووقۆڵی زۆر هاوکاری نەکەین پێکەوە. ئەوە شتێکە هەر حیزبێک بۆ خۆی دەتوانێت دۆستی خۆی هەڵبژێرێ، بەڵام کە پرسێکی باڵاتری نەتەوەی وەکو بەرەی کوردستانی هات، پێمان وایە دەبێت ئەو شتانی دیکە بچنە کەنارەوە. خەڵک سەرنجام ڕێگای ڕاست دەدۆزێتەوە و هەڵیشی دەبژێرێ.
ئەوە بێڵینەوە بۆ هەڵبژاردننی دوا ڕۆژی خەڵک. دیارە ئێمە ئەو بەرەیە سەری نەگرتووە، بەڵام گوتاری بەرە جێی خۆی کردوتەوە. ئەوە بۆ خۆی دەزانین لە سیاسەتدا دەبێت گوتارەکە جێی خۆی بکاتەوە تا دوای پراکتیزە بکرێ. و ئێستاش پێم وایە لە کوردستانی ڕۆژهەڵات داخوازیەکی گەورە بۆ شکڵدان بە بەرەیەکی ئاوا وجودی هەیە. بەڵام بێجگە لەوە کە زانیمان بەعزێک لە حیزبەکان ئامادەنین پێکەوە شت ئیمزا بکەن وەکو حیزب، بەڵام ئامادەن وەکو تاک دانیشن. بۆیە پێشنیارمان کرد کۆنگرەیەکی ڕۆژهەڵات بگرین، کۆنگرەیەکی ڕۆژهەڵات لە دەرەوەی وڵات بگرین. ڕەنگ بە سەرێشەش دروست نەکەین بۆ ئەم هەرێمە، بەڵام کۆنگرەیەکی ڕۆژهەڵات لە دەرەوەی وڵات بگرین، حیزبەکان لە پشتی بن، بەڵام بە ئیمزای حیزبەکان نەبێ، کەسایەتیەکان بێنە پێشەوە لێرەدا. و پێم وایە دەتوانێت حیزبەکانی تێدا بێ، کەسایەتیەکانی تێدا بێ. ئێمە کەسایەتی زۆری کوردستانی ڕۆژهەڵاتمان هەیە لە دەرەوەی وڵات، زۆر تێکۆشەری دێرینمان هەیە، ئێستا لەگەڵ هیچ حیزبێک نین. زۆر مامۆستای زانکۆمان هەیە، زۆر گەنجی خوێندەوارمان هەیە، زۆر ژنی تێکۆشەری جێگەی ڕێزمان هەیە کە دەتوانن تەکمیلی کەن ئەو کۆنگرەی ڕۆژهەڵاتە. ئەگەر ناتوانین کە بتوانین باشە، بەڵام ئەگەر ناتوانین لە هەنگاوی یەکەم بەرەیەکی کوردستانی پێک بێنین بۆ کۆنگرەیەکی ڕۆژهەڵات دروست نەکەین، اینجا ئەم کۆنگرەی ڕۆژهەڵاتە وەکو نوێنەری هەموو کوردی ڕۆژهەڵات بتوانێت بێ، ڕێگە لە هیچ حیزبێکیش ناگرێت کاروباری حیزبایەتی و سیاسی خۆی بکە. ئێمە لایەنگری ئەوەین کە لیژنەیەک بۆ تەنسیقی هێزی پێشمەرگە، هەموو حیزبەکان هێزی پێشمەرگان نییە، هەموو گروپەکان ئەوانەی هەیەە، لیژنەیەکی تەنسیق لە نێو ئەواندا پێک بێ. ئێمە پێمان وایە بۆ کاری پێشمەرگانە و چالاکی پێشمەرگانەش وەختی ئەوە هاتووە کە هەر کەسە بە تەنیا ئیشی خۆی نەکە. ئەگەریش نابین بە یەک هێزی پێشمەرگە کە بۆ ئێستا پێم زەحمەتە ناتوانێت هەنگاوی یەکەمەوە بێ، بەڵام تەنسیق و هاوکاری دەتوانێت بکرێت. ئێمە و حیزبی دیموکراتی کوردستانی ئێران زۆر نەبوو، بەڵام یەک بابەت یەک حاڵەتمان کرد لەو هاوکاریە زۆریش سەرکەوتوو. ئێمە پێمان وایە کە دیپلۆماسیەکی هاوبەشی جیهانی دروستکەین بۆ کوردی ڕۆژهەڵات. ئێمە تا ڕادەیەک بێدەنگ و پشتگوێ خراوین لە دنیا، جێ بۆ خۆمان بکەینەوە و بە هاوبەشی بیکەینەوە. ئەوە ڕێ لەوە ناگرێت هەر کەسە سیاسەتی خۆی هەبێ و خەڵکی خۆی لە دنیادا ببینێتەوە، بەڵام موئەسسەسەیەک بێ هەمومان نوێنەرایەتی بکە. ئەگەر دنیا بوو ئێستا یا سبەی ڕۆژ، ئێستا زۆر ئەگەرەکەی نابینم، بەڵام ئەگەر سبەی ڕۆژێک کۆماری ئیسلامی ئێران ڕووی تێمان کرد بۆ وتوێژ و گفتوگۆ، ئەوەش بە هەمومان بکرێت. بۆیە ئێمە هەچی فکر دەکەمەوە هیچ ڕێگەیەکمان نییە کە بەرەیەکی کوردستانی دروست بکەین کە بتوانێت هەموو ئەو ئەرکانە بە تێگرایی بەڕێوە بەرێ. و دەشزانین کە نمونەی ئاوا زۆرە لە دنیا، تماشای نمونونەکانی بکەین بزانین خەڵکی دنیا چۆنی کردو، ئەم کوردەی خۆمان لێرە لەم باشوورە چۆنی کرد. ئێمە شتێکی وەکەوە ئەگەر چی نەمانتوانیەوە بەرەیەکی کوردستانی دابمەزرێنین، بەڵام هاوپەیمانیەکی دووقۆڵی لە نێوان ئێمە و حیزبی دیموکراتی کوردستانی ئێران دامەزراوە کە ئێمە زۆر زۆر بە هەنگاوێکی پۆزیتیڤ و بەرەوپێشی دەزانین، بەڵام پێمان وایە کەمە، تەسکە، نابێت لەو ئاستەدا بمێنینەوە. و باشیەکەی ئەوەیە هەر لە دەخی ڕێککەوتن نامە هاوبەشەکەدا هاتووە کە هەردووگلە تێدەکۆشن بۆ پەرەپێدانی ئەو دووقۆڵیە بیکەنە فرەقۆڵی. من پێم وایە ئێستا وەختی ئەوە هاتووە کە ئەو کارە بکەین. ئێمە بۆ خۆمان ڕەنگ بێ ئەلئان مەجال نەبێ لەوە زیاتر من کاتیەوە بگرم، بەڵام چ ئێستا لە پرسیارەکاندا چ ئەگە دوا ڕۆژ زۆرتر ئەوە پێڵاومان کراوەتەوە لێرە
ئەگەر لە دوا ڕۆژدا زۆرتر ئەو دیالۆگ و گفتوگۆیانە لە بینماندا بێ من وەختی ئەوەشم دەبێ کە بە پول و تەفسیلێکی زۆرتر لەسەر سیاسەکانی خۆمان وەکو حیزبێک ئێمە بۆ چوینە بۆ سەردەمێک بۆ چوینە ناو شتێک بە ناوی حیزبی کۆمۆنیستی ئێرانەوە و بۆ هاتینە دەرەوە ئەو قۆناغە چ بوو لە ناو ئێمە ئێستا چۆن بیر دەکەینەوە هەڵوێستەکانمان چن یەک کەوابێ لەبارەی خۆمانەوە و هەروەها لەبارەی ئەم هەرێمەوە لەبارەی بەشەکانی دیکەی کوردستانەوە یعنی کۆمەڵێک کێشەمان هەیە دەزانین ئەم هەرێمە بە دەست کۆمەڵێک کێشەوە دەناڵێ بەعزێکیان تایبەت بە خۆتانن ئێمەشی پێوە پەرۆشین بەڵام ئیختیساسن کێشەی خۆتان بەعزێکیان ئێوەی پێوە جیرۆدەن ئێمەشی پێوە جیرۆدەین ئێمە بە پێکاکاوە ئێمەش پێوە جیرۆدەین بە بەعزێک سیاسەتی نامەسئولانە کە لەلایەن ئەوانەوە هەیە زیانی بۆ ئێمەش هەیە وە کۆمەڵێک شتی ئاوە کەوابێت چ لەسەر پرسی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر پارچەکانی کوردستان لەسەر وەزعی ئێرە یا لەسەر سیاسەت و هەڵوێستەکانی خۆمان چ لە پرسیارەکاندا هەرچەندی کرا یا لە داهاتوودا من ئامادەم و لە خزمەتتاندا دەبم بەڵام بۆ ئێستای زۆر سپاس بۆ ئەوەی کاتی خۆتاندا بە من مەمنون زۆر سپاس